ئامانجمان لەم کۆنفرانسە هاندانە بۆ کاری خۆبەخشی وەک لایەنی مرۆڤایەتی. بە پێویستی دەزانین کە سپاسی بەڕێز نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت و هەواڵانم لە نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی بەشی گەنجان کە بەردەوام پاڵپشت و پشتیوانی گەنجان بووینە، بەردەوام بۆ کاری خۆبەخشی بۆ تیمە خۆبەخشەکان لەسەرخەت بووینە، بەردەوام هاوکاری ئەو گەنجانەیان کردووە کە دەتوانن هەنگایەک بنێن بۆی بتوانن لەناو کۆمەڵگادا ڕۆڵ ببینن و لەناو سێکتەرەکانی کۆمەڵگا و حکوومەت و دام و دەستگاکانی تر ڕۆڵی خۆیان بە باشی پەیڕەو بکەن. و هەروها سپاسی ئەو لایەنانەش دەکەین لە سنووری ئیداری ڕاپەڕین کە بەردەوام لەگەڵ ئێمە هەماهەنگ بووینە لە ماوەی ڕابردوودا لەو دۆخە هەموار و لەو دۆخە سەختەی کە تووشی بووینەتەوە بەهۆی بڵاوبوونەوەیشی ڤایرۆسێکی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا پشکی شێرشی بەو دەڤەرە ئێمە کەوت لەو ماوانەی ئاخیری. بۆیە بە هەمومان توانیوان تا ئاستێکی باش لە پێناو مرۆڤایەتی لە پێناو ئەزیزەکانمان خۆمان ببەخشین و هەوڵ دەین ئەم خۆبەخشینە بکەینە نەریتێکی هەم مرۆڤایەتی و هەمیش وەکو کوردەوارانە ڕوبەڕووی ئەو جەنگ و ئەو حاڵەتە نەخوازراوانەی ئێمە دەبێتەوە لە داهاتوودا بتوانین بە هەمان ئەو نیەت و خۆبەخشیە ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بینەوە.